بەڕێزان لەم بەرگەیە گفتووەکەی سەبارەت بە دەستوری عێراق هەروەها و خاڵانەی کە تێیدا هاتوون کە لا بەرژەوەندی کوردن و بە تایبەت سەرنجەخەی ناوسەر مادەی 140 کە تاکو چەند گرینگا بۆ ئاسایکردنەوەی دۆخی ئێستای کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان با شێوەیەکی گشتی گفتووگوی زیاتر سەبارەت بەم بابەتاکەین لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز کاک سەردار عەلی بەڕێزیان یاسانات سڵاو لێبێ و بیانیت باش. زۆر سپاس سڵاو لێوە بێ سڵاو لە تەواوی بینەرانی کەرکووک سوپاس بۆ بانگێشکردنتان دەستخۆشتان لێکم و بێهیوام ئینشەڵڵا بەرەو کۆتایی ساڵی چین ساڵی نوێ ساڵی خزمەتکردنی شاری کەرکووک و نوێبوونەوە و بەرەو پێشچوونی تەواوی کەناڵی کەرکووک بێت. سپاسانەکەم زۆر سپاس گەورە بووم. زۆر سپاس. کاک سەردار وەکو دەستپێکێک بم خۆشە بزانم یاساچێ لە ڕۆی یاسایەکە وەکو پێناسەیەک بۆ دەستور. بێگومان یاساکان هەمە جۆرن بە تایبەت ئەو یاسانی کە پەیوەندی دارن بە حکوومەتداری و بە دەوڵەتداریوە دیارە دەستوریش بریتیە لە کۆمەڵە بنەمایەکی یاسایی لەسەر بنچینی پێکێنانی دەوڵەت بۆیە دەستور هەموو دەوڵەتان هەموو وڵاتان گرنگیکی زۆر بە نووسینەوەی دەستور ئەدەن و هەر دەوڵەت و هەر وڵاتە و بە تایبەندی و بە شێوازی خۆی دەستورەکە لە بەرژەوەندی خۆی و تاکو هاوڵاتیان ئەنووسێتەوانێت بۆیە هەندێک جار دەستور نانووسێتەوانێت لە هەندێک وڵات دەستور نانووسێتەوانێت واتە نمونەشمانێ وەکو بەریتانیا دەستورەکەیان نانووسنەوە واتە دەستورەکەیان عورفێویە عورفەوی و ویراسیە ماوەتەوانێ بەڵام لێرەیە بەریتانیا بە حکومی کە دەستوری نووسراویان نییە یاساکانیان یاسای عورفیە لێرە دەسەڵاتەکانی یاسادانان کە پەرلەمان ڕۆڵی سەرەکی ئەبینێت لە بەڕێوەبردننی ئەو وڵاتە و لە دەرکردنی تەواوی یاساکان بۆیە ئێمە ناکرێت باز لە دەستور بکەین بەتای بە دەستوری عێراق باز لە ئەرکەکانی دەستور نەکەین گرنگی دەستوری عێراق چییە؟ گرنگی دەستور چیە؟ گرنگی دەستور بۆ تەواوی وڵاتان چەند گرنگیەکی یەکێ لەو گرنگیانەش دیاریکردنی شێوازی حکومڕانیە لە دەستورە ئاماژەی پێ ئەدرێت شێوازی حکومڕانی ئەو وڵاتە دەستنیشانەکات بۆ نمونە شێوازی حکومڕانەکان چوانە مەقسەد حکوومەتەکە لەسەر چی قانونیەکە دیکتاتۆریە دیموکراسیە فێدراڵیە کۆماریە پاشایەتیە ئەمە لە دەستورە جێ ئەبێتەوە دەبێت لە دەستورە ئاماژەی پێ بکرێ یەکێک لە خاڵەکانی تر بە هەمان شێوە شێوازی حکومڕانیەکەیە شێوازی حکومڕانی لە ناو دەستورەکەیە یان دەسەڵات دیاریکردنی دەسەڵاتەکانی میریە یان هەڵبژاردننی سەرۆکە چونکە ئەمە دەبێت لە دەستورە جێ بکرێتەوانێ بۆ نمونە لە عێراق لە هەڵبژاردننی سەرۆکایەتەکان لە عێراقا پێش وەخت هەڵبژاردن ئەکرێت گەل ئەچێتە سەر سنووقەکانی دەنگدان هەڵبژاردننی خۆیەکە و نوێنەرەکانی خۆی هەڵبژێرێت بۆ پەرلەمان لە پەرلەمانەوە کاندیدەکان دەنگەدەن بە سەرۆکی پەرلەمان لێرە دەسەڵاتی یاسادانان هەڵەبژێردرێت کە سەرۆکی پەرلەمانە سەرۆکی پەرلەمان جێگر و سەرۆک هەڵەبژێردرێت دوایەوە سەرۆکی پەرلەمان سەرۆکی کۆمار هەڵەبژێرێت دوایەوە سەرۆکی کۆمار سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەڵەبژێرێت کەواتە ئەمە لە دەستورە بەم شێوازە عێراق بەم شێوازە دەستورەکەی ئەبا بەڕێوە و کاری لەسەرەکە بامە بگەڕێنەوە سەر و خاڵانی کە لە دەستورە بە تایبەتی بۆ میلەتی کورد گرنگن و ئەمەوێت باسێکە لە ڕۆڵی و سەرۆک و کارێزمایی هەمیشە زیندوی کورد سەرۆک مام جەلال بکەیت لە نووسینەوەی دەستورە تا چەندێک گرنگی داوە بەو خاڵانەی کە بۆ میلەتەکەی بە تایبەتی کورد زۆر گرنگ بووە لە دەستوری عێراق. دەستوری عێراق کۆمەڵی بەرگۆمادیتیایە کە ڕنگدانەوەی جەنابی مام جەلالە کە باسی دەستورەکرێت ئێمە یەکسەر دەبێت جەنابی مام جەلال مام کوێتەوە بێت چونکە دەستور ئەگەر دایکی یاساکان بێت لە عێراقدا ئەو جەنابی مام جەلال هەم دایکی یاساکان ئەم باوکی یاساکانیش بوو لە دەستوری عێراق چونکە جەنابی مام جەلال خەباتی جەنابی مام جەلال بۆ نووسینەوەی دەستور بووە و ئەو ئاواتەشی هاتە دی و جەنابی مام جەلال ئەو ئاواتەی هاتە دی و ئەو دەستوری نووسیەوە بۆ عێراق سەیریکە ڕۆڵی جەنابی مام جەلال لە دەستوری عێراقام هەمیشە ڕۆڵێ بۆ ڕۆڵەکە ئەوەندە کاریگەر بووە زۆر جار دادگای باڵای فیدراڵی کە گەورەترین دەسەڵاتە لە عێراق لە ناو دەستورە دادگای باڵای فیدراڵی
پرسیان بە جەنابی مام جەلال ئەکرد ئەگەڕانەوە بەلای جەنابی مام جەلال ئەگەر لە هەر بەڕگە و مادەیەکە سەران دەرنەکرێن کێشەیەک دروست بە لە بینی هەرێمەکان و ناوەند ئەگەڕانەوە بەلای جەنابی مام جەلال زۆر بەلاشیان و احتیادی بوو بۆی ڕۆڵی جەنابی مام جەلال ئێمە ناتوانین ئەلێرانەیە لەم کاتەکەمەیە بتوانین باز لە ڕۆڵی جەنابی مام جەلال بکەین بەڵام ڕۆڵی جەنابی مام جەلال ئێمە توانین کۆمەڵێک نمونە بینینەوەی لەسەر ڕۆڵی جەنابی مام جەلال لە مادە 3 دەستوری عێراقدا ئاماژە بەوا ئەکات کە عێراق مادەی 3 ئاماژە بەوە کە عێراق پێکێ لە پێکاتی جیاواز ئایدیای جیاواز بەڵام لێرە هیچ کێشەیەکمان نییە لێرە مۆزوعەکە ئەوەیە لە مادە 3 لە فەقرەی 2 باز لەوە ئەکات کە دەوڵەتی عێراق ئەندامە لە ڕێکخراوێکی ڕێکخراوە عەرەبیەکە ڕێکخراوی کۆمکاری عەرەبی سێ ڕۆڵی جەنابی مام جەلال کە لێرەیە وەکو کوردێک جەنابی مام جەلال کە ئەم ڕێکخراوە کۆبنەوەی ساڵانەی ئەکرد وڵاتە عەرەبیەکان جەنابی مام جەلال وەکو کوردێک ئەچوو ڕێکخراوەیە ئەگەر هیچیشی نەوتایە وتارێکی بچووکی کۆنگرێکی ڕۆژنامەنووسی جەنابی مام جەلال لەناو ئەو ڕێکخراوە عەرەبیە بە کوردی قسەی ئەکرد ڕۆڵی کوردی لەناو ئەو ڕێکخراوە عەرەبی ناو ڕێکخراوە عەرەبیەکانە جەنابی مام جەلال نیشانیەدا جەنابی مام جەلال لە دەمی عێراقیەکانەوە ئێمە نین مەدینی بکەین پیا هەڵبدەین عێراقیەکان هەموو جارێ باس لیوان کوردیانە لە بەغداد بەتایبەت باسییان لەوە کردووە کە ئەو شەوەی جەنابی مام جەلال لە بەغداد بووە ئەو شەو خەڵکی عێراق هەموو پێکهاتەکانی عێراق بە ئیسراحەت ئەخەوتن لەبەرەوە ڕۆڵی جەنابی مام جەلال نەتەنها ڕۆڵێکی دەستوری بوو مام جەلال هێز و قووە بوو بۆ عێراق هێز و قووە بوو بۆ ئاسیا بۆ ناوچەکە لێرە هەر لەسەر جەنابی مام جەلال جەنابی مام جەلال لە کاتی گواستنەوەی دەسەڵاتەکانی حکم لە دوای بڵین پرۆسی ئازادیەوە یاساکانی بریمەراتە پێشوانێ تەماشا کە جەنابی مام جەلال بۆ 2-3 مانگێک ئەبێ بە سەرۆک لە دەسەڵاتەکانی عێراقی پێدرێ وڵاتێکی وەکو ئێران وڵاتێکی وەکو سووریا وڵاتێکی وەکو تورکیا لە ماوەی 3 مانگە بانگشتی جەنابی مام جەلالەکەن بانگی جەنابی مام جەلالەکەن و بە جەنابی مام جەلال باسی دەستور ئەکا بۆ ئەو وڵاتانە بۆ دراوسێ کە زمانی ئەوانە دەدێت کە دەستوری عێراق لە زەرری ئەوانان نییە لە مەسلحەتی ئەوانەیە اینجا کاکرمانج ڕاستی ڕۆڵی جەنابی مام جەلال ڕۆڵێکی زۆر کاریگەر و گەورە بووم جەنابی مام جەلال چاودێر بوو بەسەر تەواوی بڕگە و مادە دەستوریەکانی عێراقا زۆر باشە گرنگترین ئەو مادەی کە هەیە لە دەستوری عێراقی وش مادەی 140 بێگومانەمەش لە کارنامەی حکوومەتی محەممەد شاه سوودانی هاتووە کە بودجەی بۆ خەرج بکرێت وەروەها بۆ ساڵی 2023 جێبەجێ بکرێت گرنگی ئەم مادەیە لە چیدایە بۆ شاری کەرکووک و ناوچەدا پرێنراوەکان بە هەمان شێوە مازانین کە لە ساڵی 2014 لیژنەی باڵای جێبەجێکردنی مادەی پەکخرا ئاخۆ ئەگەر هاتوو دەستوری مازانین کە لە لووتکەی هەڕەمەکەی ئەگەر هاتوو یاسایەک لەو یاخود دەستور ئەو یاسایی کە تێیدا هاتووە جێبەجێ نەکرێ ئاخۆ سزا هەیە لە بەرامبەری یاخودنا دەست خۆش بێ بەڕاستی پرسیارێکی زۆر کاریگەرە ئەمڕۆکە تەواوی ملەتی کورد ئەوە دەخوازی جێبەجێکردنی مادەی 140 بەڵام ئەوەشمان لە بەرچاو بێ ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لە نوێکردنەوە و سەر لە نوێ گڕوتینەوە دانەوە بە مادەی 140 لە ڕێگای کادرەکانمانەوە لە ڕێگای میدیامانەوە لە ڕێگای پەرلەمانتارەکانی ئێستامان و ئەوانەی پێشوش و باخەدرێکان لێ نەکەین بەڵام ئەم پەرلەمانتارانی ئێستامان ئەم سەرکردایەتی نوێی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر پێداگرا بە تایبەت لەسەر مادەی 140 مادەی 140 کاکرمانج تەنها ژمارە نییە بۆ کورد بۆ یەکێتی مادەی 140 مادێکی زۆر کاریگەرە زۆر قورسە چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان لە دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە سەرەڕای هەموو قوربانی دانەی یەکێتی بە درێژای مێژوو هەموو ئەو قۆناغانەی کەوا بەسەر ئەم میلەتایە هاتووە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر خاک بووە ئێمە ئەمڕۆ مادەی 140مانێ ئەم مادەی 140 لە 150 خاکی هەرێمی کوردستان ئەگرێتەوانێت یەکێتی نیشتیمانی کوردستان قوربانی بوو ئەو نەداوەتەنە ئەمە وەکو ژمارە بمێنێتەوانێت یەکێتی نیشتیمانی کوردستان خەباتی بوو ئەوە کردووە قوربانی بوو ئەوە داوە کە ئەم مادەیە شێوازی وەرگرتنەوەی سەردەمیانەیە خاک شێوازی وەرگرتنەوەی سەردەمیانی خاکی پێوترێت بۆیە مادەی 140
پێشوو ئەم مادەیە جارێک گۆڕانکاری بەسەرات و هەموار کراوەوە پێشوو مادی 58 بۆ لە کاتی گواستنەوەی یاساکانی بریمە دوای ئەوە گۆڕدرا بوو بە مادەی 140 ئەلبەت مادەی 140 بە چەند قۆناغێک ئەم مادەیە نووسراوەتەوە لە دەستوری عێراق قۆناغەکان یەکەمی قۆناغی ئاساییکردنەوەی دیارە قۆناغی ئاساییکردنەوە لە قۆناغی ئێستاکانەیە یەکێتی نیشتیمانی کوردستان بەداخەوە لە غیابی سەرکردایەتی کوردە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان بەس خۆی قۆڵی هەڵماڵیوە دەستی هەڵماڵیوە تەنها خۆی خەریکی ئاساییکردنەوەی ناوچەکانی مادەی 140 بۆیە مادەی 140 مەرحلە بمەرحلە مەرحلەی یەکەمی قۆناغی ئاساییکردنەوەیە مەرحلەی دووەممان مەرحلەی سەرژمێریە سەرژمێری لە ئێستاکانەیە یا ئاساییکردنەوەی ناوچەکە لە ئێستاکانەیە تۆزە ڕەنگ بێ قورس بێت ئەمە چی ئەوێت ئەمە تەنها بە هیچێتی نیشتیمانی کوردستان ناکرێت ئەم قەزەیەکی گەورەی نیشتیمانیە کەواتە یەک ریزی و یەک هەڵوێستی لایەنە سیاسی کوردەکان تا چەند گرنگە لێرە ئەمە بەسم ئەوەیە لێرە ئێمە دەبێت لێرە دەبێت ئێمە کە هاتی نەکەرکک کە دەرچوون لە کەرکک دەبێت ئێمە سیاست لەسەر سیاستی ئاڵای کوردستان بکەین دەبێت بین کۆک بین دەبێت بین برا بین دەبێت بین خوێنی شەیدانمانە بەرچاو بێ دەبێت بین ئێمە پاکێجمان هەبێ بەرنامەمان هەبێت دەبێت پێشە مشت کاکرمان ئێمە جارێ لە مادەی 140 ئەم مادەی 140 خوشکی گەورەم دەبوو لە ساڵی 2010 مادەی 140 کۆتایی پێ بەهاتایە لەو کاتەیە کە جەنابی مام جەلال ئیشی تیا کرد و هیچ شتێکی وای نەمابوو بەڵام چی بوو بەداخەوە ئەم مادەی 140 کەوتووەتە شوێنێکەوانێ ئێمە ئەم خاکە ئێمە کێشەمان لەگە شیعەنیە لە عێراق لەبەرەوەی هیچ جیرانی ئێمە نین لە مەسەلەی زەویە کێشەمان لەگە سونەیە هەیە بەداخەوە ئەم قسەی ئەەکەم خۆر حەزم ناکرم بڵم بەڵام هەمیشە سەرکردایەتی سونەکان هەنگاویان لە ناوە خۆ لە قازانجی ئەوانی شایە خۆ تو ئەگەر لە شوێنەی بی ئەگە ئارامی هەبێت ئەگە خزمەت گۆزاری پێشکەوتن هەبێت ئەگەر میلەتەکە بە زۆری نەدەن بۆ خۆیان ژیان بکەن و بە ئازادی بژێن خۆ لە قازانجی چی هەیە خۆ لە قازانجی ئەوانی شایە بۆیە سونەکان هەمیشە ڕێگربوونە لەم مادەیە و ڕێگربوونە لە جێبەجێکردنی ئەم مادەیە خاڵی سێم هەر لەو سەر مەسەلەی دەستورەکە ڕفراندۆمە دوای ئەوەی کە تو ئەو دوو قۆناغی پێشوو کە باسمان کرد ئاساییکردنەوە و سەرژمێری ئەو کات ئینجا کە ڕفراندۆمێک دەست پێ ئەکات ڕفراندۆمێک لەسەر ئەو ناوچانە ئەکرێت بەڵام ئەمە تەنها جارێکی تریش من ئەیڵێمەوانێ ئێمە بەداخە ئەو ڕفراندۆمێککە کردمان لەسەر هەرێمی کوردستان خۆزیا و ڕفراندۆمە لە ناوچە دابراوەکانمان کردێ هەموو هێزی کورد ئەو کاتە پشتیوانیمان بکردە پشتیوانی مادەی 140مان بکردایە ئەو کات ئێستاکانە کەرکووک بە شێوازێکی کە بوو ناوچە دابراوەکان بە شێوازەی کە بوو کۆمەلگا بەر و شێوازێکی کە هەنگاوی نابوو لێرەشان من ئەمەوێت ئاماژە بە شتێکی کێ بکەم لە مادە 93 دەستوری عێراقا ئاماژە بەوە ئەکرێت کە دادگای فیدراڵیمان هەیە بەداخەوە ئێلم کاکرمانچ ئەمەم هیچ مەبەستێکم لێرەیان نییە لەخواستان لە پەرلەمانتار بدەم لە هەر کەسێکی بدەم لە قۆناغەکانی ڕابردوو مادەی 93 دەستوری عێراقمانەیە ئەوە تایبەتە بە دادگای باڵای فیدراڵی ئەم دادگایە کورد نەیتوانیوە ئیسفادە لەم دادگای بکە ئەم دادگایە زۆربەی هەرە زۆری لایەنەکانی عێراقی لەسەر ئەم دادگایە شەڕیانە بۆ بەدەستهێنانی ئەندامێک لەم دادگایە ئەم دادگایە بە سەرۆکەوە پێکاتۆ لە هەشت ئەندام ئەم هەشت ئەندامە لە 2005ەوە کورد هەمیشە دوو ئەندامی ئەم دادگایە بووە ئەم دادگایە سڵحاتی زۆرە دەسەڵاتی هەیە بەسەر تەواوی سێکتەرەکانە سێکتەرە قانونیەکان لە عێراقدا لەبەرەوە نەمانتوانی و ئێمە سوودم دادگایە ببینین بۆ نمونە ئەمڕۆ عسرەکەی عسری سورعەیە عسری ئەوەی عسری حیوارە تۆ دەبێت تێبگەیت لە بەرامبەرەکە تۆ دەبێ واز لە هین بێنین عەتف بێنین دەبێ واز لە کۆمەڵە شتێ بین کورد دەبێ ئەمڕۆکە شتەکانی بە دۆکۆمنتکە ئێمە ئەمانتوانی لە دادگای باڵای فیدراڵی ئەمانتوانی مادەی 140 لە حاڵەکات نهاتنە پێشەوەی سەرۆک وەزیران بۆ نمونە لە 2007 کە بەڕێزکە عەیاد عەلاوی سەرۆک وەزیران بوو لەو کاتەیە کە دەبوو مادەی 140 جێبەجێ بکرایە کۆتایی پێبات نهاتنە پێشەوانێ لی هەنگاوێک لی نهاتنە پێشەوە ئەو کات کورد ئەمانتوانی سەرکردایەتی کورد و پەرلەمانتارەکان ئەتوانی تاعن بدەن لە دادگای باڵای فیدراڵی ئەم تاعنە ئەبوو بە دۆکۆمنتێک ئەم دۆکۆمنتە لە نامان ئەبوو بە ماڵ بۆ خۆمان دامان ئەنا
لە تەواوی کۆنگرەکانی دنیاە بەشداریمان نەکرۆک کورد بە هەموو دنیامانەوت ئەماوت ئەم مادەیە پەیوەندی هەیە بە ئاسایکردنەوەی لە 150 هەرێمێک یا هەرێمی کوردستان یان ئەمە لە کێشە بووە بە درێژایی دروستبوونی دەوڵەتی عێراق ئەم پارچە خاکە داگیر کراوە لێمان سنگراوە ئێمە ئەمانەوێت ئەمڕۆکە بە یاسا و بە دەستور بیسەنینەوانێ ئەو کات ئەمانتوانی ئێمە ئەو شەکوانێک کە ئەماندا لە مادەی 140 ئەمانتوانی بکەین بە بەڵگەیەک بە دۆکومنتێک لە خۆمان دامانەنا لە تەواوی کۆنگرە ڕۆژنامەنووس و سەحیفەکانە باسمان لێوە کرد دنیامان لێتی ئەگەیان کۆنسوڵخانەکانمان لێتی ئەگەیان بەڵام چیمان کردو ئێمە من لە ئێوە پرسیام ئێوە ڕۆژنامەنووس و میدیاکار هیچمان بەدەستەوە نییە نەمانتوانیوە سوود ئیسفادا لە مادەی 90 دەستوری عێراق بکەین کە بەرزترین دەسەڵاتی هەبووە کە ئێستاکانش هەمومان خۆمان ئەبینین کە زۆر جار کێشە ئەکەوێتە نێوانی هەرێمەکان و مەرکەزیەتەوە دادگای باڵای فیدرالی لێوانە یەک لای ئەکاتەوەنی زۆر باش کاک سەدات بە جۆرێک لە جۆرەکان بە مەبەست ئەبینین کە کورد تعریب بکرێت لە ناوچە دابڕێنراوەکان واروازەوی وزاری کورد داگیر دەکرێت تا چەند پێویستە سەرکردایەتی کورد بە ئاگابێتەوە و داپۆشی بکە لە مافەکانی تەواوی کورد وەکوە بینین کە هەمیشاندا پەرلەمانەکانی یەکێتی ویشەتی شمانی کوردستان هەمیشە دێنە دەنگ لەسەر ئەو کارانەی کە ئەکرێت ئەمە تا چەند گرفت بۆ ئەو خاڵە گرنگانی کورد دروستەکە لە دەستورە. سپاس کاکرماز ئەوش پرسیارێکی بەجێیە لە هەڵبژاردننی کۆتایی عێراق هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق یەکێتی نیشتیمانی 3 کورسی هێنا پارتی دیموکراتی کوردستان 2 کورسی هێنا 9 کورسیەکی هێنا من وەکو کەرکووکیەک وەکو کوردیەک وەکو کەرکووکیەک وەکو کادرێکی یەکێتی پێم خۆش بە یەکێتی هەر 6 کورسیەکە بێنێت بەڵام وەکو کوردێک بە حکمی ئەوەی کە زۆر قسە ئەکرا لەسەر ڕۆڵ و پێگەی پارلەمانتارەکانی پێشووی یەکێتی کە لە کەرکووکە هەموو کادێشتی خاوەنی 6 کورسی بوو بەڵام ئەم جارە یەکێتی 3 کورسی هێنا ئەحتیادیە بەلامانەوە زۆرش ئەحتیادیە ڕنگ بێت ئێمە کۆمەڵێک هەڵۆکەم و کوڕیمانەوە بێ کورسەکانمان کەمی کرد بێ یان ڕنگ بێت لە سیستەمی هەڵبژاردنەکە ئێمە ئەزمونمان نەبوو بێ بەڵام دڵخۆشیێکی من ئەوە بوو کەوتم یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی 3 کورسیە و لانەکانی تر 3 کورسیان هێنا وتم دەنگ مەکە ئەم جارەیان کاکرمانز دڵم زۆر خۆش بوو وتم ڕنگ بێ سەرکردایەتی کورد هەر ئینات بێ بەرامبەر بە 6 پەرلەمانتارەکەی یەکێتی لە کەرکووکە بەڵام کاکرمان دیساکانە تەواو زۆر بهیوا بوومە لە سەرکردایەتی کورد لەبەرەوەی ئێستا 3 پەرلەمانتاری یەکێتیمانەیە 3 پەرلەمانتاری ترمانەی لانەکانی ترە سەرکردایەتی کورد هێشتا دەرکی نایە پشتیوانی ئەوانیش کات یعنی بەداخەوە ئەم قسەی ئەکەم بوو نەبوو ئەم قسەی بکەم چونکە تەلەڤیزیۆنێکی فەزایە دۆست و نایرمان زۆرە نەبوو ئەم قسەی بکەم بەڵام غیابی سەرکردایەتی کورد لە ناوچە دابڕاوەکان ئەو نە زۆرەکە کرمانچ یعنی بەڕاستی یعنی بەزەین بە خۆمانە دێتەوانێ لە غیابی سەرکردایەتی کوردە لە غیابی سەرکردایەتی کورد نەک ئێستا لە ڕابردوو دەبوو ئەم کەرکووکە کە چەقی ململانەکانە وە چەقی یەکلایکردنەوەی تەواوی کێشەکانی کوردیشە بە درێژایی مێژوو دەبوو بەلایەن کەمەوە نووسنگەی حکوومەتی هەرێمی کوردستان لەم کەرکووکە بواە دەبوو نووسنگەی سەرۆکی هەرێمی کوردستان لەم کەرکووکە بواە دەبوو نووسنگەی تەواوی نووسنگەی سێکتەرە یاسای و قانونەکان دەسەڵاتی هەرێمی کوردستان دەبوو لەم کەرکووکە بواە دەبووە لە معناتی خەڵکی ئەم شارەی بپرسیایە کاکرمانج مەتحی شارەکە و خەڵکەکەمان ناکەم بڕۆ بۆ خۆت چاودێر بە بڕۆ سێ سەرکردایەتی تەواوی حیزبە کوردیەکان بکە تەواوی سەرکردایەتی حیزبە کوردیەکانی تر بڕۆ سێر کە بزانە چەند کەرکووکی تایە کاکە خەڵکی کەرکووک خەڵکێکی شۆڕجێڕن خەڵکێکی ئازا و خەڵکێکی بەهیمەتن کاکە خۆیان سیاسەتی خۆیانەکەن ئەمڕۆ کە خۆیان دیفاع لە خۆیانەکەن کاکە من ئەبینم لە ناوچە دابڕاوەکان خەڵکی ئێوە دیاتانە شەڕەبەر دەکەن کاکە وەڵا کوڕزە لە دڵمەوە دێت کاکە بەخوات جاروە تابانی من خەوم نایە ینی لە حیبەتی ئەو هەیمەنە گەورەی کە دروستمان کردووە خۆمان بەڵام سەرەکەی دێک سەرەکی کابرا بەخۆی و دووسێ کچیە کوڕی هەر نییە کچەکانی لەبەرەی شەڕەکەیە لەبەرەی خاکەکەیەتی بەڕاستی حەقە سەرکردایەتی کورد ئیتر لە بڕۆ بەدواوی یعنی ئیتر خۆگەشتوونەتە قیمە تەواوی ئیتر خۆتۆ زەختەکان کاکرماز لە دەرگای ماڵ بە ماڵەدات هەر هیچ ناکە پشتیوانی لە یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە شاری کەرکووکە یەکێتی نیشتیمانی کوردستان سەر ڕای ئەو هەموو
کارەساتی کە بەسەر یەکێتی نیشتمانی کوردستان هاو ئەو هەموو نەرمونیەوەندەی یەکێتی نیشتمانی کوردستان بۆ لایەنە کوردیەکان پێویستەکە لە شاری کەرکووک ئێمە کەسی یەکتری بین، ئێمە دەبێت برای یەکتری بین، ئێمە دەبێت بەرگە حیزبیەکەمان لادین. بەڵام کە تۆ نیتە پێشەوانێ من مەجبورم بۆ خۆم وەکو یەکێتی نیشتمانی کوردستان سیاسەتی خۆم بکەم لە غیابی سەرکردایەتی کووردا. ئەمڕۆ کە کاک بافڵ ئەمڕۆ حکومی عێراق ئەمڕۆ تەمسیلی سەرکردایەتی کوورد دەکات. کاک بافڵ خۆ ئەمڕۆ هیچ وەزیفەیەکی حکومی نییە، تەنها سەرۆکی حیزبەکەی منە. ئەمڕۆ لە غیابی سەرکردایەتی کووردا جەنابی کاک بافڵ لە بەغدادە داوای مافەکانی گەلی کورد دەکات. حکوومەت هێرێمی کوردستان و نەرانی کوردە نێرێ بۆ بەغدا کاکە وەزیرێک و دووسێ معاونە نێرێت. کاکە جان چ کەسێک بەهێزە ئەمڕۆ سەرکردایەتی کوورد دەبێ کاردە بەهێزەکانی بەکاربێنێت. کاک بافڵم ڕۆکە بەس خۆی ئەچێ کاکەم سەرۆکی ئێمە ماشەڵا گەنجە خۆی گەورە دەست بە باڵایەوە بگرێ. گیانمان بە کاک بافڵا سپاسی ئەەکەین، ئێمە وەکو هەموو خەڵکی کەرکووک سپاسی ئەەکەین، ئێمە سپاسی و شەو نەخونیمان و بوونی ئەەکەین. سپاسان ئەەکەم لە خزمەتانە. هیچ شتێک ماوە لە کۆتاییە گەر بیڵێیت؟ وەڵا لە کۆتاییە من شتێکم نەماوە. حەزمە کرد بەرنامەکە دوور درێژتر بواە چونکە مادەی دەستوری عێراق دەستورێکی زۆر دەوڵەمەە، دەستورێکی زۆر مەدەنیە. کاکرمان زەمێ لە کۆتاییەوە بڵم دەستوری عێراق دەبێت کورد شەڕی لەسەر بکات، چونکە دەستور کورد ئەگە دەستوری نەما ئیتر کورد لە عێراقا هیچ نیەکی نامێنێ. لەبەرەوە ئیشەڵا بۆ بەرنامەی تری ئیشەڵا گەر بۆ کاتیکە من لە خزمەتانم ئەمە لە کۆتایی بەرنامەکەشە من پیرۆزبای ساڵی نوێی زانیتان لێ بکەم. ساڵی ئیشەڵا خزمەتکردنی شاری کەرکووک دەبێت، ساڵی یەکریزی نێوماڵی کورد دەبێت و ئەم ساڵیش من بە ساڵی کەسایەتی ساڵیش وەکو کادرێکی یەکێتی نیشتمانی کوردستان کاک بافڵیش بە کەسایەتی ساڵ هەڵبژێرم چونکە لەم کۆتاییانێ کاک بافڵ ئەو ڕۆڵە گەورەیەکی هەی بووە لەسەر ئاستی ناوچەکە. ڕۆژێک لە سووریایە، ڕۆژێک دوو ڕۆژ پرسەیە لە هەولێرە، دوو ڕۆژێکە لە پرسەیە لە سلێمانیە، سێم ڕۆژی لەگە کۆنسوڵەکانە، چوارەمی لە بەغدادا، پێنجەمی ئێستا نازانم لەکوێ. بۆیە ئێمە پێویستەکە هەمومان پشتگیریەکی تەواوی کاک بافڵ بین، پشتگیریکی تەواوی پرۆژە جوانەکانی بین. سپاسانەکەم، دەستان خۆش بێ و هیوام هەمیشە تەلەڤیزۆنی کەرکووک ئەو تەلەڤیزۆنە بێت کە هەمومان شانازی بکەین، ئەو تەلەڤیزۆنە بێکە لە ژمارەیەکی کەناڵەکانی تەواوی کوردستانە بێ و سپاسانەکەم و دەستان خۆش بێ و سپاس بۆ میوانداریتان گەورە بووم و داوا لێ بنشەکەم ئەگەر هەرکەم و کوڕێکمانە ببێت و سپاسانەکەم و لە ساغوتان دروست بن. دەست خۆش بێ، سپاس بۆ ئامادەبوونت ئەمڕۆ کاک سەردار، زۆر سپاس.